ئانۆ جەوهەر هۆزیری گواستنەوە و گەیاندن گفتوگۆی زیاتر دەکەین کە ڕاستەوخۆ لە عینکاوە لەگەڵماندا سەبارەت بە سەردانی ئەمڕۆی سەرۆکوەزیران بۆ وەزارەتی گواستنەوە و گەیاندن. بەڕێز ئانۆ جەوهەر ئەم کاتتان باش. ئەمڕۆ سەرۆکوەزیران سەردانی وەزارەتەکەی ئێوەی کرد، پێشتریش سەردانی چەند وەزارەتێکی دیکەی کردووە. ئەم سەردانانەی سەرۆکوەزیران تا چەند گرنگە بۆی لە نزیکەوە دانیشن بەرنامە و پلان بخەنە بەردەستیەک؟ ڕەمشۆ خنتاوە ئێوارەتان باش و ئەمڕۆ بەڕاستی سەردانی ڕێزدار جەنابی سەرۆکی ئەنجومەنی وەزیران کاک مەسرور بارزانی بۆ وەزارەتمان مای دڵخۆشی هەموو فەرمانبەران و بەرەبەرە گشتیەکان بوو و ئەمڕۆ بەڕاستی ئەم وتانەی بەڕێزیان پێشکەشی کرد نەخشی ڕێگایەکە بۆ ئەوەی بتوانین زیاتر خزمەتی هاوڵاتیان بکەین لە وەزارەتی گواستنەوە و گەیاندن. جەنابیان چەندین ڕاستپاردەی گرنگ و چەندین فەرمانی گرنگ بۆ ئێمەی پێشکەش کرد و گشت بەرەبەرە گشتیەکان و هەروەها فەرمانبەران ئەمڕۆ زۆر بە پەرۆشیەوە گوێمان لە جەنابیان گرت و ئەم بەرنامەی کە جەنابیان بە ئێمەی پێشکەش کرد و دوای گفتوگۆیەکی تێر و تەسەڵ لەگەڵ ستافی وەزارەت گەیشتینە چەندین خاڵی گرنگ کە دەبتە بەرنامەیەک و نەخشە ڕێگایەک بۆ وەزارەتی گواستنەوە و گەیاندن لە داهاتووی نزیکدا. بەڕاستی سەردانی ڕێزدار جەنابی سەرۆکی حکوومەت بۆ وەزارەتەکان کە ئەمە تەجروبەیەکی نوێیە لە حکومڕانی لە کوردستان و دەتوانم برێم شۆڕشێکی ئیداریە کە سەرۆک وەزیران بە خۆی بە شەخصی خۆی بێ لەگەڵ فەرمانبەر نەک تەنها لەگەڵ بەروبەری گشتی بەڵکو لەگەڵ فەرمانبەر ئەمڕۆ 6 فەرمانبەر پرزنتیشنیان پێشکەش کرد لەسەر سێکتەرە جیاوازەکانی وەزارەتی گواستنەوە و گەیاندن بۆ جەنابیان و جەنابیان گفتوگۆی ڕاستەوخۆ لەگەڵ ئەو فەرمانبەرانەی کرد بە ئامادەبوونی بەروبەری گشتیەکان و شاندی یاوەریان. ئەمڕۆ بەڕاستی ڕۆژێکی دڵخۆشکەر بوو کە توانیان فەرمانبەران بەرەبەرە گشتیەکان بە ڕاستەوخۆیی لە خزمەتی ڕێزدار جەنابی سەرۆکی ئەنجومەنی وەزیران بن و لە نزیکەوە گوێ لە ڕاستپاردەکانی و ڕێنمایەکانی بەڕێزیان بکرن. بەڵێ وەزارەتی بەڕێزتانێکێکە لە وەزارەتانی کە ڕاستەوخۆ پەیوەندی لەگەڵ هاوڵاتی هەیە و وەزارەتێکی خزمەتگوزاریە. ئێوە بەرنامە و پلانی ئێوە چی بوو؟ ئێوە چیتان خستە بەردەم سەرۆکی حکوومەت؟ ئەمڕۆ وەک بەڕێستان ئاگادارن یعنی وەزارەتی گواستنەوە و گەیاندن لە چەند سێکتەری گرنگ لە خزمەتی هاوڵاتیاندایە. لەو پرزنتیشنانە کە پێشکەش بە بەڕێزیان و شاندی یاوەڕیان کرا ئەوەش بوو کە یەکەمین شت بە بواری گواستنەوە و بواری گواستنەوە گواستنەوەی گشتی و هەروەک لە راپۆرتی بەڕێستان لە کوردستان 24 کە پێشکەشتان کرد بە هاوڵاتیان ئەوەی بوو کە بابەتی ڕێخستنی گواستنەوەی گشتی بە تایبەت ئەم پرۆژەی کە لە کابینەی نوێن پێشکەشکرا ئەویش ڕێخستنی کاری تەکسیە کە پرۆژەی لۆگا و شڕیت و هەروەها کارتی زانیاری بۆ ڕێخستنی کاری تەکسیەکان لە هەولێر و دوهۆک و سلێمانی و لە گشت شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان. ئەم پرۆژەیەکە بە چەندین قۆناغ ڕۆیشتە و ئاماژ لەم پرۆژەیە ئەوەیە کە کاری شۆفێری تەکسی بکرێ بە پیشە و ئەم پێشترش کە لە خزمەتی هاوڵاتیان لە بەرنامەکانی کوردستان 24 باسمان کردیە. ئەم پرۆژەیەکی گرنگە لەبەر ئەوەی هەر شۆفێرێکی تەکسی کە سەردانی بەرەوبەراتی پارێزگاکان بەرەبەراتی گواستنەوە لە پارێزگاکان دەکا فۆرمێک وەردەگری ئەم فۆرما دواتر دەباتەوە دەست پێ دەکا لە مختاری گەڕەکەکەی خۆی کە پشتگیری دەداتن دواتر لە بۆ بنکەی ئاسایش کە ئەوان باگراون چێکی بۆ دەکەن و پشتگیری بۆ دەکەن دواتر بۆ بەرەوبەراتی هاتوچوو کە لە ڕووی فەحسی چاو و هەروەها لە ڕووی ئیجازە یاخود مۆڵەتی شۆفێری دڵنیا دەبن دواتر بۆ دەنێرم بۆ دائیرەی ئەدلەی جینایی لەوێ دڵنیا دەبین کە ئەم شۆفێرە ئەم بەڕێزە کە هیچ تاوانێکی نییە تاوانی خوا نەخواستە دزی یاخود
گەچەڵکردن هەتا دوایە و دواتر دەگەڕێتەوە دوای ئەو هەموو بەگراونچێکە دەگەڕێتەوە بۆ لای بەرەوبراتی گواستنەوە لەوەی کارتێکی زانیاری دواتر دەنێڕێ بۆ ئەو شوێنەی کە کارت و لۆگۆ دروست دەکرێت ئەم کارتی زانیاریە لە هەردوو بالیفی پشتەوەی سەیارە و پێشەوە لێ دەدرێ لەوێ ناوی شۆفێر وێنەکەی هەموو زانیاری هەروەها چەندین ژمارەی ئاسایش و پۆلیس و توندوتیژی خێزانی لەوێ دیار دەکرێت ئەمە لە پێناو دوو مەبەستە یەک پاراستنی ئەم شۆفێرە و هەروەها پاراستنی سەرنشینەکان ئەوانەی تەکسیەکان بەکاردێنن و ئەمەش بوویتەوە هۆی ڕنگدانەوەیەکی زۆر ئەرێنیانەی هەبوو ئیجابی هەبوو لەسەر ئەوەی کە هەر کارێکی نەخوازرا و کرابە پێشتر ئێستا زۆر کەم بیتەوە و چەندین حاڵات لە دوای جێبەجێکردنی ئەم پرۆژەیە کەم بوونەوە بەرەو نەمان دەچێت. ئەمە ڕەنگەستنەوە هەروەها بابەتی ئەمە ڕەنگە بۆ ئەو لایەنەی کە بۆ پاراستنی شۆفێر و یەک ببوورە ئەگەر کاتم بیتێ بۆ پاراستنی شۆفێر و سەرنوشین ڕەنگە ئەمە گرنگ بێ بەڵام ئەمە کاریگەری لەسەر جەنجاڵی بازار و باشترکردنی شەقامەکان نابێت باشترکردنی بواری گشتی هاتوچۆی ناوشار بۆ نمونە گەر سەیری وڵاتی وکو تورکیا بکەین چەندەها هۆکاری گواستنەوەی هەیە لە ناوشارەکانە بۆ هاوڵاتیەکان لە پاس و میترۆبۆس و ترامڤای و بە میترۆ بە ڕێگەی دەریایی و ئەوانە هەمووی هۆکاری گواستنەوەی گشتین چ بەرنامە و پلانێکەیە کە ئەم جەنجاڵێ لە ناوشار نەمێنێ هۆکاری گواستنەوەی گشتی بۆ هاوڵاتیان زۆر بکرێت. برای بەڕێزم ئەم بابەتە کەم دەکاتەوە لە جەنجاڵی لەبەر ئەوەی تەکسیەکان هەموو لۆگۆیەکان ڕەنگە و ڕەنگە هەر ڕەنگێکی هەر پارێزگایەکە و تەکسیەکانی ناوەن لە نێوان شارەکان هەروەها ڕەنگێکی تایبەتی خۆیان هەیە هەتاکو هەموو تەکسیەکان نەچنە شوێنێک و کار بکەن بەڵکو هەر پارێزگایەک تەکسی خۆی هەیە و تەکسیەکانی نێوان شارەکانش کە ژمارەیان بە هەزارها تەکسی هەژمار دەکرێت ئەوان بەسکاری خۆیان لە نێوان شارەکان بکەن. ئەمە یەک بابەتی دیکە ئەوەی کە باسکرا ئەوەیە بابەتی ڕێخستنی گواستنەوەی گشتی لە ڕووی باس ئەوە کە زۆر گرنگە پاسەکان ئێستا هێلی پاسەکان هەیە و بوونی هەیە لە ناو شارەکان بەڵام بە شێوەیەکی تەقلیدی یاخود کلاسیک پرۆژەی وەزارەتی گواستنەوە گەیاندن پرۆژەی ستی پاسە کە لە ڕووی دیزاینەوە لەلایەن شەریکەیەکی ئیتاڵی دیزاینەکەی تەواو بووە و لە ڕووی تەندەرەوە ئامادەکراوە لەلایەن بەڕێزان لە بەرەوبراتی گشتی گواستنەوە و وەکو پایلۆت پرۆجێکتێک لە هەولێر ئێستا ئامادەیە بۆ ئەوەی تاکو بە شێوەی PPP Public Private Partnership لەگەڵ کەرتی تایبەت لە دوا ڕۆژی نزیکە کە ئەم کارە جێبەجێ بکرێت کە جێبەجێکرا پاسی مۆدێرن بە شێوەیەکی لە کاتی خۆی ئەو پاسە دەربچیت و لە کاتی خۆی بگات ئەمە کە لە ڕووی یەکەمین پرۆژە دەبیتن لە ڕووی ڕێخستنی گواستنەوەی گشتی لە شارەکان ڕنگدانەوەی زۆر نزیک بۆ سنتەری شارەکان وەکو مەرحەلەی یەکەم قۆناغی یەکەم قۆنەغی دووەم لە نێوان شارەکان دەبیتن ئەمە جەنجاڵی زۆر کەم دەکاتەوە لە هەمان کاتدا ڕێزا جەنابی سەرۆکی ئەنجومەنی وەزیران ئەمری فەرموو کە دەست پێ بکەین لە قۆناغی دوای تەواوبوونی قۆناغی شریت و لۆگۆ و کارتی زانیاری تەکسیەکان دەست پێ بکەین بە قۆناغی دانانی عەدات لە بۆ تەکسیەکان تاکو بابرێن ئەو بڕەپارەی کە وەردەگیرە لە هاوڵاتیان بڕێپارەیەکی سابت بیتن و ئەمە لە بەرژەوەندی هاوڵاتیانە هەروەها لە بەرژەوەندی سایقی تەکسیە کە سایقی تەکسیش چینەیەکن لە ناو کۆمەلگا بە حەڵالی نان و ژیانەوەی بابرێن خێزانەکانیان پیا دەکەن. بەڵێ لەبارەی بەکارهێنانی ئامێرەکانی پەیوەندی و کۆمپانیەکانی پەیوەندیکردن و هەروەها تەکنەلۆژیا و ئینتەرنێتیش بەگشتی بەچابە لە پرسی ئامێرەکانی پەیوەندی و پرسی سیمکار تا ئێستاش وەک جەنابی سەرۆکوەزیرانیش ئاماژەی پێکرد کە تا ئێستا گرفتێکی ئەویش سیمکارتی عەلوجیان بێدایک و باوکە کە تا ئێستاش لەسەر شەقامەکان باشکرا و بە شێوەیەکی زۆر بە نرخێکی زۆر هەرزان هاوڵاتی توانێت دەستی کەوێت لە بەرامبەردا هیچ بەڵگەنامەیەک پێشکەش ناکات. چی ئەکرێت بۆم گرفتە چارەسەر بکرێت کە ڕەنگە زۆر گرفتی دیکە بە دوای خۆیان چارەسەر بکات؟
بەڵێ سیمکارتی بێبەرایی بەدڵنیاییەوە چەندین کێشە دروستی کردیە، کێشەی کۆمەڵایەتی، کێشەی ئەمنی و بە هەماهەنگی لەگەڵ ڕێزداران لە وەزارەتی ناوخۆ و بە فەرمانی و ڕاستپاردەکانی ڕێزدار جەنابی سەرۆکی ئەنجومەنی وەزیران لیژنەی هاوبەش دروست کراوە لە نێوان وەزارەتی ناوخۆ و وەزارەتی گواستنەوە و گەیاندن و ئاگاداری گشت کۆمپانیەکانی مۆبایل و ئەنتەرنێت کراوە کە بە هیچ شێوەیەک نابێت کۆمپانیا سیمکارتی بێبەرایی بدات بە هاوڵاتیان ئەمەی کە ئێستا هەیە لە ماوەی ڕابردوودا لە کۆمپانیەکان دەرچوونێتە چیتر بە هیچ شێوەیە کۆمپانیەکان بە سیمکارتی بێبەرایی نادەن بە خەڵک ئەمەی کە ئێستاژ هەیە هەنگاو بە هەنگاو لە ڕێی لێژنەکانی هاوبەش لە نێوان بەڕێزان لە وەزارەتی ناوخۆ و هەروەها وەزارەتی گواستنەوە و گەیاندن و بە دڵنیایەوە لەگەڵ پارێزگاکان و قایمەقامەکان بەرەبەرە قۆناغێک بە قۆناغ ئەم دیاردەیە بەلەو نەمان دەچیتن و هەروەها هەتا لە بیرمان نەچی دەبی باسی لە بابەتی گواستنەوە هەروەها باسی گرنگی پرۆژەی هێڵی ئاسنین بکەین کە ئەم پرۆژەیە لە بۆ دوو قۆناغ دابش دەکرێتن قۆناغی یەکەم قۆناغی ناوخۆیە و قۆناغی دووەم قۆناغی نێودەوڵەتیە قۆناغی نێودەوڵەتی بە گرنگ چەندین سەردانمان کردی و کۆبنەوە لەگەڵ بەڕێزان لە حکوومەتی فیدرال لە بەغدا و گەیشتینە اتفاقێکی مەبدەئی لەگەڵوان لەسەر ڕێڕەوی ئەم هێڵە ئاسنینە کە دەست پێ دەکا لە مینای فاو لە بەسڕا و بە دڵنیایەوە دێتەوە خاچی هەرێمی کوردستان و لە خاچی هەرێمی کوردستان بۆ دهۆک و لە دهۆک بۆ سیمێل و زاخۆ و دواتر بۆ وڵاتی تورکیا و لە ڕێی وڵاتی تورکیا بۆ ئۆڕۆپا نیوخۆیی ئێمە بەڕێزان لە حکوومەتی فدرالی ئێستا لەگەڵ کۆمپانیایەکی ئیتالی واژووی گرێبەستیان کردیە بۆ دانانی نەخشەی ئەم پرۆژەیە و دیزاینکردنی و ئەم گرێبەستە واژوو کراوە و ئێمە بە هەماهەنگی بە ڕاستپاردەی ڕێزدار جەنابی سەرۆکی ئەنجومەنی وەزیران ئێمە لە هەماهەنگی تەواوین لەگەڵ حکوومەتی فیدرال تاکو بتوانین بە زووترین کات ئەم نەخشەیە کۆتایی پێ بهێنرێ و دەست پێ بکەن بە بواری جێبەجێکردن و لە بواری بابەتی هێڵی ئاسنین لە ناو کوردستان ئێمە بە هەماهەنگی لەگەڵ وەزارەتی ئاوادانکردنەوە کە چەندین دوو کۆنتراکتی گرنگ لە وەزارەتی ئاوادانکردنەوە وەکو مزەکەرەی تەفاهم هاتینە واژووکردن وەزارەتی گواستنەوە گەیاندن بە هەماهەنگی لەگەڵ وەزارەتی ئاوادانکردنەوە کاریش لەسەر ئەم بابەتە دەکەین. بەڵێ سەبارەت بە نرخی کارتەکانی ئینتەرنێت و کۆمپانیەکانی مۆبایل خاوی هێڵەکانی ئینتەرنێت هاوڵاتیان گلەیەکی زۆریان هەیە لەسەرەوە یەک تا ئێستا گرفتە بۆ چارەسەر نەکراوە ئەوەی کە کارتێکی 5,000 بە 6,500 دینارە بۆ و خاوی هێڵی ئینتەرنێت لە هەنێ شوێن گرفت هەیە گرانی لە هێڵی ئینتەرنێت و دابینکردنی هێڵی ئینتەرنێت بۆ هاوڵاتیان هەیە لە هەندێک لە پرۆژەکانی نیشتەجێبوون پرۆژەکانی نیشتەجێبوون هەنێکیان ڕێگە نادەن شەریکەکانی دیکە کۆمپانیەکانی دیکە هێڵی ئینتەرنێتیان لەو ناوچانە باش بێ بۆی خۆیان دابینی بکەن و داهاتەکە بۆ خۆیان بێت چی یەکەن بۆ ئەم پرسانە؟ بەڵێ پێشەمو شتێک هێڵی ئەنتەرنێت لە کوردستان لە زۆربەی زۆری شوێنەکان ینی خێراییەکەی زۆر باشە نەزانم بەڕێستان چ جۆرە ئەنتەرنێتێک بەکاردێنن ئەوە چ ئەنتەرنێتێکە فاستلینکە ئەوە یەکێکە لەو کۆمپانیانەی کە لەگەڵ وەزارەتمان عقدیان هەیە و ئێستا من لەگەڵ جەنابەت بە شێوە ڕاستەوخۆ قسان دەکەم ئەگەر خێرایی ئەوها قسان ناکرێت دو سیمکارت پێکەوە دووسێ سیمکارت ناکرێت پێکەوە ڕەبت بکرێت هەر لە ڕووی تقنیەوە بۆ ئامێرانەیە بابەتی ئەوەی هەر بەڵێ بەڵێ لە بۆ ئەو ئامێرانە کە بە پێی پاکیجە جەوەکو جەنابەت دەزانێ ئەوان کە بەکار دەینن بە پێی پاکج بەکاردەهێنرێ و ئێمە بەنسبەت پرۆژەکان نیشتەجێبوون نووسراوێکمان ئاراستەی بەڕێزان لە دەستەوە بەرهێنانمان کردیە و ئەوانی زۆر هەماهەنگن لەگەڵ وەزارەتی گواستنەوە گەیاندن کە پرۆژەی FTTH یاخود ڤایبەر بۆ خانیەکان یاخود بۆ هاوڵاتیان
بە کێبڵی تیشکی ئێستا گەیشتیتە گوندەکانی سنووری و لەو پرۆژانەی نیشتە جێبوون بە فەرمی پێیان گۆتراوە کە دەبێت ئەم کۆمپانیانەی کە بە شێوەی فەرمی گرێبەستیان لەگەڵ وەزارەت هەیە ئەوان دەگەینن ئەم ئەنتەرنێتە بە هاوڵاتیان و لە هەر شوێنێک ئەم کێشەیە هەیە ئێمە ئامادەین لە وەزارەت پێشوازی لە هاوڵاتیان بکەین و سکاڵان لێ وەربگرین و دواداچوونی سکاڵەکان دەکەین هەروەک پێشترش کردیتمان و هەردەیکەین و بەنسبەت بە نرخی ئەنتەرنێت وەک بەڕێستان ئاگادارن لە 1/6/2020 نرخی ئەنتەرنێت لە زیاتر لە 6% جغرافیای کوردستان 20% کەمتر نرخەکەی کەمتر کراوە و خێراییەکەی 100% زیاد کراوە و ئێمە هەمیشە بە فەرمانی بەڕێز جەنابی سەرۆکی ئەنجومەنی وەزیران تەکنۆلۆژیا بەرەو پێشتر دەچیت و ئێمە وەزارەتمان هەروەک کوردستان پێشتر پێشەنگ بوو لە پێشکەشکردنی ئەنتەرنێتی خێرا لە ساڵی 2013 وەکو LTE و LTEA کە لە 2020 کە پێشکەش کرا و خێراییەکە 100% زیاتر کرا ئێستا کار دەکەین بە کارتی مۆبایل هەر بۆ شێوەیە دەمێنێتەوە بتوانین بەڵێ بەس ببوورە بتوانین هەتاکو بتوانین ئێمە لە کۆتایی ساڵی 2022 بتوانین خزمەتی 5G لە کوردستان پێشکەش بکەین بە هاوڵاتیان کە ئەمە شۆڕشێکە لە بواری خێرایی ئەنتەرنێت کە دەمانوێت ئینشاء الله لە کوردستان پێشەنگ بین و با پێشکەشکردنی بابەتی کارتی مۆبایل چەند جار باسمان کردی هەر لە کوردستان 24 بەڵام جارێکی دیکە لە خزمەت بە ڕێزت باز دەکەین بابەتی کارتی مۆبایل کە 5,000 بە 6,000 و نیوە یاخوا بابرێن 10,000 بە 12,000 و نیوە ئەمە هیچ پەیوەندیەکی بە حکوومەتی هەرێمی کوردستان نییە بەڵکو ئەمە پەیوەندی هەیە بە قانونی موازنەی عێراقی و بە پێی قانونی موازنەی عێراقی 20% وەکو ضەریبەی مەبیعات باجی فرۆشراوەکان فەرز کرایە لەسەر شەریکاتی مۆبایل کۆڕک زەین و ئاسیا کە دەیدەن بە حکوومەتی فدرالی و ئەم پارەی هەموو دەگەڕێتەوە بۆ حکوومەت لە بەغداوە هیچ ڕەبتێکی بە وەزارەتی گواستنەوە گەیاندن نییە و ئێمە لە ساڵی 2019 لەگەڵ دەستپێکی کابینەی نۆیەم نووسراوێکمان ئاراستەی حکوومەتی فیدرال کرد داواوان کرد یاخود ئەم باجە لە هاوڵاتیانی هەرێم وەربگیرێ و دواتر کە وەڵامیان نەبوو داوامان کرد ئەم باجە نەمینێ و ئەگەر بەو شێوەیە بمینێ دەبی ئەم باجە بگەڕێتەوە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان و مادەم ئەو باجە لە هەولێر و لە دهۆک و لە سلێمانی و لە هەلەبجە و لە زاخۆ و لە سۆران و لە گەرمیان و لە ڕاپەڕین دەدرێ دەبی ئەم پارە بگەڕێتەوە خەزینەتی حکوومەتی هەرێمی کوردستان و بەکار بهێنرێ بۆ خزمەتی هاوڵاتیانی هەرێمی کوردستان. بەڕێز ئانۆ جەوهەر وەزیری گواستنەوە و گەیاندنی حکوومەتی هەرێمی کوردستان لاینکاوە لەگەڵماندا. سپاس بۆ بەشداریتان.